لێرە کۆمەڵێک کرێکار بە چەندین جۆر ئامێری تایبەت بەردەوام کار دەکەن بۆ کۆکردنەوەی ئەم پاشماوانە کە ساڵانە سەدان هەزار تەن زبڵ دەبێت. ئێرە زبڵخانەی کانی قەرژاڵەیە کە 15 کیلۆمەتر لە ناوەندی شاری هەولێرەوە دوورە و نزیکەی کیلۆمەترێک لە ئاوەدانیەوە نزیکە. ئەو پیاوە ماوەی چەندین ساڵە هەموو ژیانی لێرەیە، لەگەڵ ئەوەی موچەیەکی کەم وەردەگرێت و کەسێکی کەم دەرامەتە، بەڵام لە ژیان دۆستی و گیانی هاوکاریکردن و بەخشندەییدا کەسێکی دڵفراوان و زەنگینە، نەبوونی هیچ مەرج و پارێزبەندیەکی تەندروستی و هیچ هاوکاریەکیش وای نەکردووە دەستبەرداری پاراستنی ژینگە و پاکردنەوەی ئەم شوێنە بێت. ئێرە ئەگەرچی دەکرا ژینگەیەکی جوان یان باخچەیەکی ڕازاوە بوایە، بەڵام بەهۆی فڕێدانی زبڵ و خاشاکێکی زۆرەوە بووەتە زبڵدانێکی گەورە کە زیانی بۆ هەموو ئەو کەسانە هەیە لە نزیک ئەم ناوچەیە دەژین. ئیدی لێرەدا سەربازی ون چیرۆکی ئەو کەسانە دەگێڕێتەوە کە چۆن ئەم پیسی و پاشماوە مەترسیدارانە لە ناو دەبن و چۆن هەنگاو دەنێن بۆ پاراستنی ژینگە و پاکردنەوەی ئەم زبڵ و خاشاکە. مامۆلی تەمەنی 70 ساڵە، با درێژایی تەمەنی چەندین ئەرکی گەورەی لەسەر شان بووە لە پاکردنەوەی ناوشار لە زبڵ و خاشاک و داپۆشینی ئەو پاشماوانەش، هاوکات لە دابینکردنی ڕێگا و کرتاوکردن و کار ئاسانی بۆ هاوڵاتیان با درێژایی تەمەنی نەوەستاوە. پیسی شوێنەکە و مەترسی ئەم گازە ژەهراویە مامۆلی ناوەستێنێ و ماندوو نابێت لە پاکردنەوەی ئەم شوێنە. كملوا أو كرم هم رجعت خدمت مملكتكم خدمت ما هوليلكم خدمت ما شهروانكم ليه أو هم عندنا ما له ليش منك لي بدو 1000 روبية هات 100 كوانا بدو 1000 روبية هات 100 كوانا ايش مكريا هات 100 كوانا زول قلب ما خوي دو 1000 روبية هات 100 كوانا زول قلب ما خوي زول حتى ما قاشني عقام لخونهم وإذا باي غير راتب إيشتا كم برن واز من واز من ئەم پیاوە ماندوو نابێت لە خزمەتکردن، کارێک دەکات کە زۆر دەگمەنە، هەموو هەوڵی ئەوەیە ئەو خاشاکە لە ناو ببات کە هاوخوێن و هاوزمان و هاوشاریەکانی فڕێدەن.
زبڵ و خاشاکە دەبێتە مەترسی بۆ سەر ئاسایشی تەندروستی، ژینگە پیس دەکات، زیانیشی هەیە بۆ زۆربوونی ڕێژەی ئاو و هەوای پیس و ناتەندروست. أوكل كديتي يكوانا سمس ولا تخوني يكوانا حشة كان نبي أم بخوان في السيارة ما في السيارة ولا جاري صح منك أنا رول جاري جاي كان صح منك كذي تبيه شوفر يعني تبيه بلدوزري في صح منك قرب أرقي ده كان يكوانا فايدة ده كان يشتكي كانوا جاري أقال أخوني زبدي لا زبدي دقر يشتكي دقر أما شوفر أو زبدي فارد أما خوم شخصيا خوم جاري جناكم لا بزبر الراك شخصيا خوم جناكم لا بزبر الراك أول شيء لما برك راس صار لكن دو كرب النمي من المدارة غايدة كروكة أو ما ملي أو جنا كتب زبري مدارة هنا يدري زحمة لو إيش ما تقول لك زور زحمة ترى لما وانك دار دو كان نابي أو زبري كذا دو كان نابي دار يأتوا زبري فادت تقراض فيش تقراض لو أنا بيز ما تشج ما تزبري برندبي أو زبري البيش هذه دي نابي ريولا زحمة زور زحمة كان مدارة أنا زاد هي من دار سوا من دار سوا مامەری کابراش دسۆزە کابراایەکە زۆرمان دێ هیلاکەتە بەو تەمەنەوە لەناو ئەو زبڵە پیسەوە لەلایەن تەندروستی و تەندروستیمان نییە لەلایەن مەحاش نییە بەس ئەوەیە ئەمە دسۆزی ناو ئەو زبڵە پیسە ئیش دەکەین کەسێک لایەنە کەسێک پەیوەنددارێک ئاورمانی ناداتەوە ئەمە ڕۆژانە لێرە کار دەکەن هەتا ئێوارێ بەس خوای گەورەمە دەبینی ئەگەر نەباقی کەسەمەی نبینی سبەینا وەرە ئێواران بڕۆوە ناخواردنمان نییە هیچ شتێکمان نییە هیچ شتێک ڕۆژانە بە هەزاران کیلۆگرام زبڵ و خاشاک فڕێدرێن و کە دوای کۆکردنەوە و فڕێدانیشیان هێشتا مەترسێکی زۆری هەیە دوژمنێکی شاراوەی و هێدی مرۆڤەکان دەکوژێ ئەو مرۆڤانەی کە بێگوێدانە پاراستنی ژینگە خۆیان ئەو دوژمنە سامناکە بۆ خۆیان دروست دەکەن. بەهۆی کۆبوونەوەی بڕێکی زۆر زبڵەوە لێرە کارلێک ڕوادات و چەندین جۆر گازی ژەهراوی دەردەدا و بەهۆی باوە ئەم گازە ژەهراویانە و بۆنی ناخۆشی زبڵەکە دەگاتە بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر و دەوروبەری کە ئەمەش مەترسێکی زۆری هەیە بۆ سەرە و کەسانەی لەو گەڕەکانەدا دەژین و دەبێتە هۆی چەندین نەخۆشی ترسناک. هر شيء شبكة زحمتها اليوم ما عندي بي لا عائلتي كانت شيء ذا كذا كان عاصي بشوفر عاصي بي حتى ده تساوي سبيل زي هنا نوع أجري عاصي مو نوع أجري علينا بدستانا زحمتها هلنا مش تساوي ده
بۆن تاور دەدەین هەنی هیچی وها هەیە لێکوانانی لە عقڵدا نییە دەتوانێت قوتورپاوەکە هەنی زەحمەتری چتە لە خۆرەی ئیشکەی خۆشتر نەک لە ناوەی دەشکەی بێرە زۆر زەحمەت ئیش کرد لێکوان هەزار هەیە لەو گۆڕەی شۆفەر عاسی دەبێت لە گۆڕەی بردۆزەر عاسی دەبێت زارێت تووشی ئەوە دەبێت ناو ئاگری دەبێت ئەم زبڵان ناسووتێنرێ بەڵکو لە ئەنجامی کارلێکی نازانستی دەسووتێ و لە وەرزی هاویندا زیانەکانی زۆر زیاتر دەبن. پیستری چی لێکوانێ هەر پیسترین دووکەری لێە غازی لێە پرە هەموو شەشی لێ پرە ماری لێە پرە برم حەچی برێ لێکوانە ڕوو دەدا لێکوانە ئەوێ ژەهراوی لێە غازی لێە زارێ بخۆی ئاگر بخۆی ئاگر دەوێت غازە دەتەقیت ئاگر دەوێت هەندێک برادرم هەموو لێکوانە لەگەڵ مریشان دەکرد پێک و لە دایرێ بوون هەندێکیان ئەمری خۆیان کرد هەندێکیان تەقاعودونە هەندێکیان تووشی لە خۆشی بوونە یەک لەوانە مای مام کەریم وەڕەحمەتی تووشی لە خۆشی بووین ئەو ئیسماعیلەش سایق عەفارە بوو ئەویش لەگەڵ پێکەوە بووین ئەویش ئەمری خۆی کرد ئەویش تووشی لە خۆشی بوو بێگومان ئەم کارێکە ئەو کردیەتی خزمەتکردنە بە شاری هەولێر خزمەتکردنە بە داپۆشین و کەمکردنەوەی کاریگەری ئەم زبڵەی کە لە زبڵخانەیەکی شاری هەولێردا هەیە بێگومان ئەم کارانەی ئەو دەیکات وەکو کەسێک وەکو سەربازێکی ون ڕۆڵێکی بەرچاوی هەیە و کارێکی گرنگ دەکات و کەم بەرچاو بدیار دەبێت بەڕاستی ئەوە بێ قسووری ئیش دەکات 12 ساڵە خزمەتی ئەو مەزبەلەی دەکات بە هەموو نەوەکەوە بە هاشتنی قەلا بە هاشتنی شەفەڵ یعنی هیچ قسووریەکی نەکردیە یعنی لە کاتی تنگانەدا بەهانامان هاتیە لە کاتی ئاگر بەهانامان هاتیە بە شۆفەڵ ئاگری کوژاندەوە یعنی لە کاتیەوە کە لە کاتی ئیسراحەت بووە هینایتمانە دەوامی کردیە مامۆلی یەکێکە لەو کارمەندانەی کە ماوەی 37 ساڵە لە شوێنە جیاجاکان لە ناو شارەوانی خزمەت بە شاری هەولێر دەکات و لەو ژینگەی ئێستا کە تێدا کار دەکات ماوەی زیاتر لە 12 ساڵە لە ناو ژینگەیە کار دەکات بە حقیقەت ئەو ژینگەیە نەک زۆربەی کەس بەڵکو ئاستەمە بتوانانی کەسانێک بدۆزیەوە ئەوڕۆ بتوانانی لەم شوێنە کار بکات لەبەر لەلایەکە مەترسی لەسەر ژیانی ئەو کارمەندەی لەوەیە لەبەر پیسی ئەو ژینگەیەی کە ئاشکرایە چارەسەرکردنی ئەو خۆڵ و خاشاک و پاژماوەیە کە لە شاری هەولێر کۆ دەکرێتەوە بەو شێوازەی کە خەڵک بە پاک و خاوێنی و شارەکەمان دەمینێتەوە بەڵام کەسانێک هەنە لە دواوە کە شاراوەیە وەکو مامۆلی و مامۆلی ژێچێکە لە نمونەی هەرە باشەکانی وانە کە ژیانەکی تەواوی لەم شوێنە بەسەر بردووە بۆ چارەسەرکردنی ئەم خۆڵ و خاشاکە. یەکێکی تر لە کارەکانی لابردنی بربەست و قڕولیتە و بەرد ڕێژکردنی کۆڵانی گەڕەکەکانە لە شاری هەولێر و پاکردنەوە و دروستکردنی ڕێگایە. ئەو خۆی و هاوکارانی
بەردەوامن لە خزمەتکردن لە پاراستنی ژینگە و سروشت و هاوڵاتیان. ئەو کارانەی کردتمان خەرتاومان کردیا فەرشمان کردیا تێکەرم پڕ کردی لە هەموو محلەکان عین معلە نەما ئیشم نەکردەوە هەولێرێ ئەجا سار بە سار هەتا گەیشتمە ئەم مەرحەلەی هەتا گەیشتمە 2005 2005 هاتمە مەزبەلێ ئەمە داواکاریمان هەیە زبری لە کۆرانە فرەنەدەن زبری بکەن ناو حاویە کەپس دێ هەردەگرێت بەس زۆر منطقە هەیە کە زبری فرەدەدەن لە محەلەی فرەدەدەن یان لە ساعەکان فرەدەدەن خاصەن ئەوانەی دوکانیان هەیە سوپەرمارکێتیان هەیە ئەوانە زۆر زبری لە ساعەکان فرەدەدەن نانەکەن بکەنە لە حاوێکی کە دەبێت سارەی بە هەردەگرێت داوامان ئەوەیە ئەو کاگۆلیە سایق بوو لە کنەمە ئیسانێکی ڕێک و پێک بوو ئیشکەر بوو بەڕێک و پێشی شەکەی لۆمان دەکرد 7 ساڵ لەگەرەمە بوو ئەو کابرایە ئێستا زۆرم پێخۆشە بێتەوە ئێرە بەچەوە نایێتەوە دووەم ئەو مۆزەفە و ئەو کارمەندانە هەموو شەو و ڕۆژ ئیشێ دەکەن لە گەرەمە ماندینە لە شارەوانی پارە نییە مشکلی نێشەوەی لە سیبیانێ دەڕۆن هەشتنی هەتا 5 ئێوارە مامۆلی یەککە لەو شوفێرە بێ مشکلانەی کە لە ناو شارەوانی تاکو ئێستا کاری کردو هیچ کێشەی دروست نەکردووە و بەڕاستی ماندیبوونەکەی جێ ڕێزە ئەوانە سەروەتەکن لە شارەوانی زەحمەتە تاویز بکەیتەوە بە هیچ نەوعکی بەدیلیان هەبی چونکی گەنج هەیە گەنجی بەتوانامان هەیە بەس زۆربیان کاتینە و نەکرانە فەرمانبەری ڕسمی ینی جێ پەنجیاندار لە هەر شوێنێکی کاریان کردبی دڵسۆزیەکەشیان لەوەیە لۆخاکە گەنە هیچ ئیمتیازێک هیچ مخەساتێک نەمایە خاصن لەو کاتەی بەیانیان ساعت 8 لە گەرازی لەگەر ئالیاتی ئامادەیە تاکو 5 ئێوارە ئیش دەکەن بەبێ هیچ ئیمتیازێک هەتا هاتو چۆشیان نەمایە بە سیارەی تایبەتی خۆیان هاتچۆ دەکەن لۆ سەر ئیشێ و دەگەڕێنەوە ئەگەر چی مامۆلی سەربازە چوونە نمونەیان
زۆر بێتن نمونەشان کەم بوو ئێستا بەڕاستی ئەم ساڵی وچی مامۆلی و ساقی زۆر باشمان هەیە وا وردەوەدە لە کورتی دەدا و لە کەمی دەدا و نامینێت مۆزەفەکانی شارەوانی هەموو ساقەکان بەڕاستی زۆر زۆرمانینە شەون و خۆنی زۆریان هەیە. ئەو برا بە ڕێزانە کە لە ئێستا لە شارەوانی کار دەکەن و ئیشی زبل و پۆشاک دەکەن کە فرێدانە ئیشیان ئەوانە پێویستە لە سەریان یەکەم جار ماداتی و قایە شخصی بەکاربینن وەکو لەبەرکردنی کەفا ماسک بەدلەی خاص بە خۆیان پێڵاوی خاص بە خۆیان ئەوانە هەیە چکەوانە مەترسی زۆریان لەسەرا تعامل لەگە ڤایرۆس دەکەن تعامل لەگە بەکتریا دەکەن هەوای پیس هەڵدەمژن بۆیە پێویستە ئەوانەش کات دەوری بەلایەنی کەم 6 مانگ جارێک بێن پشکنی خۆیان بکەن. ئەو ستافانەی کە لە تەمەنی مامۆلین کە لە ماوەی 20 ساڵ زیاترە لە شارەوانی کار دەکەن ئەوانە ستافێک بوون بەڕاستی دووبارە نابنەوە وەکو ئەو ئیشەی کە لە شارەوانی دەکەن ئەو کرێکارێک کە ئێستا دێ بەڕاستی زۆر جیاوازی هەیە لەگەر ئەوانەی کە بە تایبەتی ئەو ستافەی کە لەگەر مامۆلی ئیکاریان کرد بەداخەوە بەشێکیان کۆچی دواییان کرد ئەمە بە هەندێک هۆکاری نەخۆشی یاخود بە هۆکاری لابەلا بەشێک لەو ستافانە کۆچی دواییان کردووە. مامۆلی وەکو نمونەیەک کە ڕێگر دەبێت لە بڵاوبوونەوەی هەم نەخۆشی و هەم چارەسەرکردنی ئەم شوێنە کە ئەمەش وا دەکات هاوڵاتیان بەگشتی کە لە شوێنی خۆیان هەم پاکوخاوێنێک شارەکە ببینن هەم ژیانیان لە مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی ڕزگار بێت کە ئەمانە بەحقیقەت جێگەی ڕێز و تەقدیر و دەستخۆشین. ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازیونە لە کوردستان 24 پێشکەشە بە مامۆلی بەرامبەر بەو خزمەتە و دڵسۆزیە کە پێشکەشی بە شاری هەولێر و لە ئەرچی خاوێنکردنەوە پاراستنی ژیانی هاوڵاتیان کردووە بۆیە پیرۆزبایی لێ دەکەین و دەستخۆشی لێ دەکەین مامۆلی.